دکتۆر پرسیارەکەی من ئەوەیە بۆچی بێجگە لەو کتێبە ئاینەی کە لە قوتابخانەکان بۆماندانراوە کتێبی ئاین کەمترین خوێنەری هەیە؟ جوان پرسیارێکی زۆر جوانە. بۆ معلوماتی جەنابتان من گەشتومەتە ئەو قەناعەتە هیچ کەسێک تەنها بە کتێبی منهەجی قوتابخانە فێری ئینگلیزی نابێت. هیچ کەسێک ناتوانێت بە تەنها بەو کتێبەی کە دانراوە لە ناوەندی ئامادەی 100% بەو کتێبی بە تابەتی لە کوردستانی خۆمان دیاریکراوە 100% بەوە بتوانێت عەرەبی زانێکی 100% بێت. پێویست دەکات لەگەڵ یان ڕۆمانە بخوێنیتەوە، پێویستی دەکات کتێبێکی چیرۆک بخوێنیتەوە، پێویست دەکات کتێبێکی خارجی بخوێنیتەوە، تەنانەت جاری وایە پێویست دەکات کۆرسێکی لەگەڵا بخوێنی. بۆیە بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەداخەوە ئەوەیە کە ئێمە کەمتر بە گرنگی دەزانین، کەمتر بە دواداگەڕانی دەکەین. یعنی تۆ دیقەت بدە جاری وا هەیە ڕۆمانێک دەرەچێت زۆر مەراقمانە بە پەلە دەستمان پێ بگا، کتێبێکی چیرۆک دەرەچێت بۆ نمونە بە پەلە دەمانوێت دەستمان پێ بگا، کتێبێک بۆ نمونە لەسەر گەشەپێدان دەرەچێت یان لەسەر بابەتێکی دەرەچێت بە پەلە دەمانوێت. کەمتر ئەو لەناو قوتابخانەیە بەداخۆی من قسەکە باز لە قوتابخانەکەی نەگەرنا لایەزال بۆ معلوماتی جەنابتان لایەزال ئەو کتێبانی کە باگراوندێکی دینیان هەیە لایەزال لە کتێبخانەکانە زۆرترین فرۆشی هەیە. ئەمە بۆ خۆی خۆشببختیە، ئەمە بۆ خۆی جێگەی ئومێدە هەموو ساڵی ئێلان دەکرێت کە پێشانگایەکی کتێب دەکرێتەوە لە سێمانەی لە هەولێر لە دووەک ئێلان دەکرێت زۆرینەی ئەو کتێبانی کە فرۆشراوە ئەو کتێبانەیە کە باگراوندێکی دینیانەیە بە هەموو دیانەتەکانەوە بە هەموو جۆرەکانی و بە هەموو دینەکانە. بەڵام لایەزال کەم تا زۆر ئێمە ئەو حەزەمان دروست نەکردووە کە جەنابەت ئەگەر کتێبێکت بینی دەربارەی فەرموودە بڕۆی یەک دوو کتێبی لەسەر بخوێنیتەوە بۆی لەم فەرموودە تێبگەی. نەخێر بەعەکسەوە ئەگەر لە پۆلی دەی زانستی بە ئاەتێکت خوێندەوە تەفسیری ئاەتەکە باش شارەزانە بووی بڕۆی دووسێ کتێبی تەفسیر بخوێنیتەوە. ئەمە دەبێت حەز لە تەلەبەکان دروستکەین، دەبێت حەز لە قوتابەکانە دروستکەین، دەبێت بڕگەیەک هەبێت لە کۆتایی بابەتەکانە بڵێن قوتابی بەڕێز بڕۆ ئەم سەرچاوانە بخوێنەرە قوتابی بەڕێز بڕۆ سەیری ئەم ڤیدیۆیە بکە قوتابی بەڕێز و لەگەڵیشیان مامۆستاکان هاوکار بێت. بە هەموو ئەمانە ئەم حەز و خوریایی لە قوتابخانەیە دروست دەبێت و تەنانەت یەکێک لە هۆکارەکانی دەیبینم ڕەنگە کەمترین سەرچاوە جاروای لە قوتابخانەکانە هەبێت دەربارەی ئەو کتێبانی کە کتێبە ئاینەکانن ئەوە نە هەموو ڕەنگە هۆکار بێ بۆی کە ئەو حاڵەتە دروست بوو. بەڵام پرسیارەکە پرسیارێکی زۆر جوانە، تەنها ئیکتیفا نابێ بکەین بۆ پەروەردە ئاینی کە هەمان تۆ دەتەوێت دەربارەی ئاین و دەربارەی خوددا دەربارەی حەڵام حەڵاڵ دەربارەی خۆت دەربارەی وەکو ئافرەت ینی چی دەربارەی ئافرەت وتراوە لە هەموو دیانەتەکانە چی دەربارەی چی شتێک هەیە دەربارەی ئافرەت بۆ زەواج، چی شتێک دەربارەی ئافرەت هەیە بۆ منداڵ، چی شتێک دەربارەی ئافرەت هەیە لە پەروەردەکردنە. بە هەموو ئەمانە من دڵنیام تۆ دەتوانی ببی بە کەسێکی شارەزا لە بواری پەروەردە و بە تایبەتی پەروەردەی ئاینی و بتوانین لە ژیانی خۆتا بەکاری بێنی. سواز بۆ جەنابەت